خۆشبی یا رب العالمین یا ربی خوای بەندا وا پێکەی. دوای یەک مانگ لە پەرستش و عیبادەت مسلمانان لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆزدا خۆشبەخت و شادومانن لە بەرامبەر سەرکەوتنیان بەسەر نەفس و ئارەزوودا و هەر لەم ڕۆژەشدا مسلمانان لە دوای ڕۆشتنیان بۆ نوێژی بەیانی و مانەوەیان لە مزگەوتەکاندا بە تەکبیری ئەڵڵاه وەکبەر ئەڵڵاه وەکبەر وەلله الحەمد ئەرکەکانی ڕۆژی جەژن بەجێدەهێنن و هیواخوازیشن ئەم جەژنە ببێتە مایەی ڕەحمەت و ئاشتەوایی و پێکەوە ژیان. مامۆستایەکی ئاینیش جەق دەکاتەوە کە مسلمانان پێویستە لە ڕۆژانی جەژندا بە هەمان شێوەی مانگی ڕەمەزان بەردەوام بن لەسەر تاعەت و عیبادەت. پیرۆزبایی لە گشت مسلمانان ئەەکەم لەوێن کورسان بە تایبەتی لە برا پێشمەرگان بە تایبەتی شەڕە بۆ مزگەوت و دوای مزگەوت و بۆ خزم و دۆست و برادەر و ئەم لاوەلا. حەمد و سپاس بۆ خوا کە خوای گەورە هیدایەتی داین توانیمان و مل نەفس و شەیتان ئازاڵ بووین مانگێکی ڕەمەزان مستەمر ڕۆژومان کرد و خۆمان لە خۆمان ڕازی کرد. عادەت وایە ئینسان ئەبێ چۆن خوای گەورەی لە خۆی ڕەزا کرد دڵی هەرچ کەسێکی ئێشانەیە ئاشتی کاتۆ و ئاشتەوایی بکوێتەوە ناومانەوە یاخوا ئاشتەواییکی سەرانسەری بکوێتە هەموو کوردستان و هەموو وڵاتی مسلمانان و خاستەن ئەم کوردستانی خۆمانە خی گەورە ئاشتەوایی بخاتە بینیان. ئەوەی کە ئێمە بێ لە جەژنا دەستی پێ بکەین بەردەوام بوونمان لەسەر عیبادەت و خواناسیمان کە لە مانگی ڕەمەزانە بوو. ئەمجا بەردەوام بوومان لەسەر ئەو تەوبە و خێر و خێرات و سەدەقاتە کە کردمان لە مانگی ڕەمەزانە. چونکە ئینسانی مادان لە مانگی ڕەمەزان پاکەوێتەوە ئەبی ئەو پاکێتیە کە لە بینی خۆی و خوای تەعالایە بەردەوام بیپارێزێت تا ئەم ڕەمەزانەکەیتر بۆ ئەوەی زیاتر حەزی بە لیقای خوای گەورە بێ و زیاتر وای لێبێ کە کەسێکی متەقی و لە خواترسی لێ دەربشێت. هاوڵاتیان وەک نەریتی جەژنانە لە دوای گەڕانەوەیان لە مزگەوت و خواردنی چێشتی جەژن سەردانی ماڵان دەکەن بە مەبەستی جەژنە پیرۆزە و گەردن ئازادی لە یەکتر. ئەوڵ لە ماڵەوە دەست پێەکەین لە دایک و باوکمانەوە دوایەوە بۆ ماڵی کەس و کار و هاوڕێ خۆشەویستەکانمانە ڕۆین و جەژنە پیرۆزەیان لەگەڵا هەست بە دڵخۆشیەکەکەم چونکە ئەم شارەی ئەمە شکر بۆ خوا دۆستایەتی و کەسایەتیمان هێشتا هەرتیاماوە و وەکو هەر بڵێن عەشایەرێکە خۆشەویستیمان بۆ یەکەچێ ماشەڵا زۆر چاکین لەگەڵێ. وەڵاهی یەکەم ڕۆژی جەژنەوەتانە بە ماڵەکانە گەڕێن و جەژنە پیرۆزەیان لێکەین و زۆر خۆشیش بوو بەڕاستی ئەم ڕەمەزانە نەریتێکی باوباپیرانمانە بۆ ماجێماتەوە لەگەڵ ئەو تەقەلیدە ئەمەش لەگەڵیانە ئەڕۆین و ماڵەکانە گەڕێن و پێشمان خۆشە هەم خاوەن ماڵیش پێ خۆشەم ئێمەش پێمان خۆشە و وەڵی سەرەتا ئەبێ ئینشاءڵڵا هەموو مسلمانێکی بەڕێز سەرەتا دەست پێ بکەن لە هاوسەکانەوە سەردانی هاوسەکان بکە ئەوەی کە خوا نەخواستە عاجزیەک لە بینانە ڕووی داوە ئەبێ سەردانیان بکە جەژنە پیرۆزیان لەگەڵا بکە گردن ئازایان لەگەڵا بکە ئینشاءڵڵا. دواتریش ئەڕوات بۆ خوشک و برا و ئامۆزا و خزم و کەسوکارەکان لەم جێژنە خۆشتر بڕۆ ناکەم هەبێت لەبەر ئەوەی شتێک خوای تەعالا لە گوناحی مسلمانەکان خۆش بێ خوای تەعالا لێت ڕازی بێ لەمە خۆشتر نییە. لەگەڵ بەردەوامبوونی دۆخی چەقبەستووی هەرێم بەهۆی قەیرانی داراییەوە هاوڵاتیان بەردەوامن لە بەڕێوەچوونی مەراسیمی جەژنانەی خۆیان و هیواخوازن جەژنی ڕەمەزانی پیرۆز ببێتە مایەی خۆشگوزرانی بۆ هەموو لایەک و یەکڕیزی نێو ماڵی کورد لە چوارچێوەی سەروەری یاسادا. پشتیوانوەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.